سکوبا دایڤینگ واتە مەلەی ژێردەریا وەرزشێکی خۆشەویستە لە کالیفۆرنیا و ئێرەش پێشانگای سکوبایە کە تیادا تازەترین ئامێری تایبەتی هەناسەدا کێشان لە ژێر ئاو و باشترین شوێنەکانی جیهان بۆ مەلەی ژێر ئاو بە میوانان دەناسرێن. شرکەیەکی دەگمەن لە ژیاندا ئەو کاتەسەکە یەکەمین هەناسەت لە ژێر ئاو هەڵدەکێشی بۆ ڕێکخراوانی ئێرە مەلەی ژێر ئاو بێ لە وەرزش دەرفەتێکە بۆ خزمەتکردن بە مرۆڤایەتی و بە سروشتیش. ئێمە خەڵکی خاوەن پێداویستی تایبەت دەبین بۆ مەلەی ژێر ئاو، مناڵ، گەورەساڵ، سەربازی کۆن. هەفتەی ڕابردوو خانمێکی کەمەندانمان برد بۆ مەلا. قاچی نەردەجوڵە، ئیفلیج بوو. بۆ یەکەم جار لە ژیانیا ئامێری نیسکۆبامان لەبەری کرد و لە مەلەوانگە لە ژێر ئاو بۆ 15 تا 20 خولەک هەناسەی دەکێشا. دوایی لێمان پرسی ئەزموونێکی چۆن بوو. گوتی هەستم دەکرد چیدی ئیفلیج نیم. ئەم گروپە هەموویان خۆبەخشن، دامەزرێنەری کچێکی کوێری هەیە. ئەوان بڕوایان ئەوەیە خەڵکی خاوەن پێداویستی تایبەتیش بە تۆزێکی یارمەتی و پشتگیری دەتوانن ئەزموونی سەرکێشیان لە ژیاندا ببێت. من زۆر کەسێکی خۆششانسم کە دەتوانم بەشێک بم لەمە و بە چاو ببینم چۆن ژیانی خەڵکی خاوەن پێداویستی تایبەت دەگۆڕێت. لە ڕاستیدا ژێر ئۆقیانوس جیهانێکی تایبەتە، بێجەنگ، پڕ لە ڕنگ و جوانی بێهاوتا، هەر بۆیە کەسانێکی زۆر وەکو ئەم کوڕە تەمەن 16 ساڵە هەوڵ دەدەن بیپارێزن. ئەم جلوبەرگیە لەبەر کردووە تا سرنجی خەڵک ڕاکێشێت بۆ کەمتر بەکارهێنانی نایلۆن. If the animals in the ocean die, then overall our on-land economy. ئەگەر ئاژەڵەکانی ناو ئۆقیانوس بمرن، ئابووری و ژیانی مرۆڤیش هێدی خراپ دەبێت. خەڵک هەر کام 500 تا 700 نایلۆن لە ساڵدا بەکاردەهێنن. ئەمە دەتوانین بگۆڕین، دەتوان پلاستیکی بایۆ دەگرەیدەبڵ بەکاربێنین. ئەمن هاتووم سەبارەت بەم کێشەیە لەگەڵ خەڵک بدوێم. گروپێکی تریش هاتوون تا بۆ تۆژینەوە لەسەر شێرپەنجە پارە کۆکەنەوە. ئێمە ئامانجمان ئەوەیە مەلەوانانی ژێر ئاو بۆ ماناو مەبەستی نوێ مەلەوانی بکەن. هەموو ئەم شتانە پێیان خۆشە، مەلەوانی و گەشتیاری بکەن و لە هەمان کاتدا پشتگیری لە توێژینەوەی شێرپەنجە بکەن. شێرپەنجە بابەتێکە لەسەر ژیانی زۆر کەس کاردانەوەی هەبووە. خەڵک بایەخی پێدەدەن. مەلەوانانی ژێر ئاو بە گشتی کەسانێکی هەستیارن و من باوەڕم وا بووە ئەگەر داوایان لێ بکەین بە مرۆڤایەتی خزمەت بکەن پشتیوانی لەو داواکاریانە دەکەن. مەلەوانانی ژێر ئاو چێژ لە خزمەتکردن وەردەگرن. دەست پێ گەیشتن بە قوڵایی ئۆقیانوس خۆن و ئاواتی زۆر کەسانەوە بۆ بەشێک لە مەلاوانانی ژێر ئاو چێژبردن لە سروشت بەرپرسایەتی دروست دەکات و هانیان دەدات بە مەلەوانی مانای تایبەت بدەن. ئاوا هۆما، دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.